بەڵێ لەسەرم پرسەکردنەوەی نەخۆشخانەی چارەسەری شێرپەنجە و پرۆژەکانی حکوومەت لە کەرتی تەندروستیدا من دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان میوانمە. دکتۆر ئەم کاتت باش بێگومان ئەمڕۆ بینیمان کە ئەم سنتەرە لە هەولێری پایتەخت کرایەوە، بێگومان ئەم سنتەرە تەنها بۆ هەولێر نییە، وەک لە قسەکانی بەڕێز سەرۆکی حکوومەت و بەڕێزیشتان لەوێ ئاماژەی پێکرا کە لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان و لە ناوچەکانی دیکەی عێراقیشەوە خەڵک سەردانیەکات. ئەم سنتەرە تا چەند گرنگە و پاڵپشتە بێ بۆ نەخۆشانی شێرپەنجە؟ زۆر سپاسم کاتتان باش. بەڵێ بەدڵنیایی ئەم سنتەرە یان نەخۆشخانەی شێرپەنجە وەکو شارێکی پزیشکی شێرپەنجەیە، پاکێجەکە لە سەرجەم پێداویستەکانی شێرپەنجە لە ڕووی دەستنیشانکردن، ڕووپێوکردن، تاقیگە، تیشک، چارەسەر بە تیشک، چارەسەری کیمیاوی، نەشتەرگەری، پزیشکی ناوەکی ئەوەی توبنەوەی پێدێن، ئەمانە هەمووی پاکێجەکە لە ناو شارێکی شێرپەنجە کۆ دەکرێتەوە. ئەمە ڕۆتین لە ساوڵاتی کەم دەکات دوو بە کوالیتێکی بەرزە بە ئاستی مۆدرنی ئێستای سەردەمیانەیە و هەموو پێداویستیەکانی تێدایە کە پێویست بۆ ناکە نەخۆش بچێتە شوێنێکی تر، شارێکی تر یان دەرەوەی وڵات. ئەمە گرنگیەکی زۆری هەیە، چونکە شێرپەنجە لە جیهاندا ئێستا گرفتێکی گەورەیە و کەش و هەوا و ژینگەی جیهان و لە جیهاندا بە شێوەیەکی گلۆبەڵی شێرپەنجە ڕوو لە زیادبوونە بە بەراورد بە دەتوان بڵین سەدەی ڕابردوو یان 40 تا 50 ساڵ ئیتر. ئەمە کێروی بەرەوسەرەیە. هەرچەندە خۆشبەختانە لە هەرێمی کوردستاندا ڕێژەی توشبوون و ژمارەی توشبوان زۆر کەمترە لە ژمارەی توشبوان لە وڵاتانی دیکەی جیهاندا و بە پێستان دەردەکان. بۆیە دەبێ ژێرخانی شێرپەنجە پتە بکەین، ژێرخانی شێرپەنجە فراوانتر بکەین. ئێمە لە هەرێمی کوردستان چەند نەخۆشخانەیەکی شێرپەنجەمانەیە لە شاری هەولێر کە نەخۆشخانەی نانەکەلیە، سنتەری نەخۆشخانەی ڕزگاریە، نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانیە، سنتەری ئازادیە کە ئینشاءڵڵا لە داواتێکی نزیک نەخۆشخانەی شێرپەنجە شاری دهۆکی دەکرێتەوە ئێستا لە قۆناغی کۆتاییەکانە. وە سنتەرەکانی چارەسەر بە تیشکە، ڕووپێوکردنە، دەستنیشانکردنە لە دەڤەری ڕانیە، لە هەڵەبجە بە تەماین بیکەینەوە، لە سۆران دێکەینەوە، لە زاخۆ، ئەمانە هەمووی ژێرخانن. بەڵام ئەم ژێرخانە بۆ ئێستا لەبەرەوەی ژمارەی دانیشتوان زیاتر دەبێت، ژمارەی زۆری هاوڵاتی لە دەرەوەی هەرێم ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن کە ڕێژەیان 140 دەبێت. ئەمانە هەمووی فشارەکە زیاتر. باوەڕ بکەن من دەتوانم چەند نمونەیەکت دەمێ تاکە خزمەتگوزاری لە بواری تەندروستیدا کە سیستەمی بەدەل عیادەمان هەیە بۆ پزیشکان، واتە لە بڕووی ئەوەی نۆڕینگە بکاتەوە، نۆڕینگەکەی داخستووە، حکوومەت هەرێمی کوردستان داعمی پاڵپشتی دارایی دەکات بۆی ببینێتەوە تا 5 ئێوارە نەخۆشی چارەسەری کیمیایی تا سعادێکی نیێڕۆ دانەنیشێت دواتر نۆرە بگرێت، بەڵکو دەبێت لە خشتەکەی خۆی لە هەمان ڕۆژ خۆشبەختانەمە لە هەرێمی کوردستان سەرکەوتنی بەدەستێنەیە کە نەخۆش بە پێی خشتەی خۆی پرۆتۆکۆلی کە چارەسەری بۆ دادەنرێ تا 5 ئێوارە پزیشکان و کارمەندانی نەزانین لە خزمەتی دەبن. جگە لەوەش ئێمە من ژمارەیەکت بڵێ لە قسەکان ئاماژە بۆوە کرد. ئێمە ساڵانە ئاماژە بۆوەکی کە لە ساڵچلی نەخۆشان ساڵانە هەرێمی کوردستان سەردانی هەرێمی کوردستانەکەن. بۆچی ئەمە هەیە؟ ئایا لە ناوچەکانی دیکەی عێراق نەخۆشخانەی تایبەت بە توشبوانی شێرپەنجە نیە؟ ئەگەر نییە تا چەند حکوومەتی عێراق داعمی ئەم نەخۆشخانانەی هەرێمی کوردستان نەکات، بە تایبەتی لە ڕووی دەرمانەوە کە وەک ئاماژەتان پێکرد دەرمان و با بڵێن چارەسەریەکانی شێرپەنجە نرخیان زۆر گران؟ پرسیارەکەی جەناب زۆر دقیقە، زۆر سپاس لەو پرسیارەت بۆی بەرچاوی هاوڵاتیان ڕووکەین. دوو هۆکارە. هۆکاری یەکەم بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستان یاسایەکمان هەیە، لە عێراقدا یاسایان یەکە پێ دەین یاسای سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە. بەڵام لە عێراقدا شێرپەنجە وەکو هەر نەخۆشیشکە ناڵێم سیر دەکرێت، وەکو هەر نەخۆشیشکە، یعنی هیچ یاسایەکی تایبەت بەخۆی نییە. تاکە نەخۆشی یاسای خۆی هەیە شێرپەنجەیە لە هەرێمی کوردستان، ئەم یاسای لە عێراقدا نییە. ئەمە یەک. ئەم یاسایە بۆتە هۆی ئەوەی کە پاڵپشتێکی دارایی یان سندوقی فەندێکی گەورە دابین بکە. من ئێستا ژمارەکانی بودجەی شێرپەنجە و سندوقت پێ دەڵێم کە چ ژمارەیەکی خەیاڵی لە شێرپەنجە لە حکوومەت هەرێم. ئی دووەمیان بەڕاستی هۆکارەکە ئەوەیە کە زۆر گرانبەهایە چارەسەری کیمیایی. چارەسەری کیمیایی زۆر گرانبەهایە و تواناکانی پزیشکی هەم لە ڕووی کارمەند هەم لە ڕووی نەخۆشخانە لە شارەکانی دیکەی عێراق بەو شێوازە بەردەست نییە.
و تەنانەت ئێمە هەندێک جار دەرمان هەیە لە عێراق بۆ نمونە وەرماگرتووە کەچی هاوڵاتیەکە لە ڕەنگە لە ناوەڕاست و باشووری عێراق دەست نەکەی دێ لێرە وەری دەگرێت لە ڕووی ئینسانی ئێمە جیاوازی ناکەین لە ڕووی مرۆڤایەتیەوە پەیوەندیمان لەگەڵ بەغدا زۆر باشە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی بەدەستهێنانی دەرمان و پێداویستی بەرەو زیاتر دەڕۆ بەڵام لە شێرپەنجە زۆر سنووردارە لە دەتوانم بڵێم زیاتر لە 10 بۆ 15 زیاتر نابێ پێداویستەکانی ئێمە کە لە بەغدا وەردەگرێت 185 حکوومەت یاریمی کوردستان و سندوقی کۆمەک بۆی دابین دەکات من چەند ژمارەیەکە دەرفەتم دێ ئێمە مانگانە نزیکەی 45,000 سەردانی شێرپەنجەمانەیە 45,000 ڕەنگە هاوڵاتی بڵێ و ژمارە زۆر گەورەیە لە 26 ڕۆژی کارکردن جمعەکانی لێ دەربینە لە تەقویمی مانگێکدا 26 ڕۆژی کارکردنەیە لە شەم و تا پێنجشەم 45,000 یان بۆ نەخۆشخانەکانی هیوا و نانەکەلی و ئازادی لە دۆک دەچێت یان بۆ شێرپەنجەی مەمک کە بۆ دەستنیشانکردن و پێوکردنە یان بۆ چارەسەری ڕۆژانە 200 حالەت لە کوردستان بەس لەیزەر وەردەگرن لەیزەری ئەوەی کە پێدەن چارەسەر بە تیشک اینجا ئەم ژمارانە زۆرە ئەمانە هەمووی تاقیگەی دەوێت پێداویستی دەوێت دەرمانی ئەمە خاڵێک تر چارەسەری کیمیایی لە کەرتی تایبەتدا نییە هیچ نەخۆشخانەیەکی هەلی بەشێکی نییە بە ناوی شێرپەنجە و چارەسەری کیمیایی کە ئەسڵەن چارەسەری کیمیایی لە ناو کەرتی تایبەت و لە سەیدەڵێ دەستت ناکەوێت جاران هەبوو جاران چارەسەری کیمیایی بە قاچاق دەهات چەند سەیدەڵیەک چارەسەری کیمیاییان دەفڕاش بەڵام لە شۆڕشی چاکسازی دەرمان لە کابینەی نوێم کە بە فەخر و شانازیەوە ئێمە دەڵێن بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان شۆڕشی چاکسازی لە دەرمان کرا ئێستا هەرێمی کوردستان پاک کراوەتەوە لە دەرمانی قاچاق و دەرمانی نایاسایی ئێمە بەداخەوە لە حالەتی پێشودا دەرمان نەبووە شێرپەنجەی فرۆشتووە تەخدیریان دەفرۆشت ڤاکسینیان دەفرۆشت ئەمانە ئێستا قەدەغەیە تەنها لە حکومیدا هەیە بۆیە حکوومەت ئەرکەکەی لە ئەستۆی خۆی گرتووە ئەمە ژوا دەکات کە هاوڵاتی ڕوو لە هەرێمی کوردستان بکات لە 140 دەبێ بەڵێ و بۆ نەشتەرگەریش توانایەکی پزیشکی باشتر هەیە کە بە سوپاسەوە پزیشکان و کارمەندانی تەندروستی ئەمانە هەمووی هۆکاری سەرەکی زۆر باش لەیزەر لە هێند شارێکدا نییە لە بەغدا هەیە بەڵام لە زۆربەی شارەکانی دیکەی عێراق لەیزەر ئەوەی رادیۆتەرەپی پێدەن لیناک رادیۆتەرەپی چارەسەری شێرپەنجە بە تیشک ئەمە نییە لە هەموو شارێکدا بۆیە ناچارە ڕوو لە شاری هەولێر و سلێمانی و دهۆک بکە باشە سەرۆکی حکوومەت لە قسەکانیان ئاماژەی بۆ کرد کە پێویستە پێشکەوتنی کەرتی گشتی تەندروستی لەگەڵ کەرتی تایبەت هاوتەری بێت بێگومان ڕەنگە ئەمەش تێبینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت بەڵام تا چەند ئێوە هەوڵتان ناوە ئەم هاوتەری بیە لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەتی بواری تەندروستی لە هەرێمی کوردستان ڕابگرن و کەرتی گشتی بەرەو پێشەوە بەرن لەم بوارەدا بەڵێ بە دڵنیاییەوە ئەم وتەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ فەرمووی بە دڵنیاییەوە ئەمە بنەمای کارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستیمان بووە و لەژێر ڕۆشنایی ئەم ڕاستپاردەی بەڕێزیان کە بەردەوام و بە تەجروبەی کردەیی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام ڕۆژانە لەسەر هێڵە بۆ کێشە و گرفت و پێشنیار و داواکاریەکانی تەندروستی من دەمێ بەبیرت بێنمەوە باوەڕ بکە لە ڕۆژانی ئەزمەی کۆڕۆنا کە ئەزمەیەک بوو جیهانی زۆر گەورەی زۆر وڵاتی دەوڵەمەند و سیستەمی زۆر دەوڵەمەندی تەندروستی دنیای هەژاند بەڕاستی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە بە چەندین جار لەسەر هێڵ بووە تەواوی کەرتی گشتی بەو کارە هەستاگە لە بیرتان بێت کەرتی گشتی ڕۆڵێکی گەورەی بینی لە پشکنین لە چارەسەر لە عینایە لە ئۆکسجین لە داخل بوون لە چارەسەری نەخۆش بۆیە کەرتی گشتی لە ڕوانگەی کابینەی نوێم و جەنابی سەرۆکی حکوومەتەوە زۆر بەردەوام بۆ ئاراستەی بۆ کە هاوتەری بێت و بە پێش باشتریش بێت ئەم نەخۆشخانەی ئەمڕۆ کە دەکرێتەوە تەواو کەرتی گشتیە 100% لەلایەن حکوومەتەوە بەڕێوە دەچێت بودجەکەشی حکوومەتە هیچ کەرتی تایبەت نییە چونکە شێرپەنجە توانای نییە لە کەرتی تایبەتدا بکە ئەمە بابەتێکی تر کە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ ڕایگەیاند ئێمە گۆڕانکاری لە سیستەمی تەندروستی لە وەکو نمونە و پایلۆت یان بڵین ئەزممویە لە یەکێک نەخۆشخانەکان دەست پێ دەکەین دواتر دەخینە دەپڕژێنە نەخۆشخانەکانی دیکەش ئەویش نەخۆشخانەی ڕزگاریە کە شارێکی پزیشکیە یەکێک لەو نەخۆشخانانەیە کە دەستی پێکردو لە ئێستادا لە ڕووی ژێرخانەکە لە ڕووی چاکسازی لە بواری کارکردن لە ڕووی چاکسازیکردن لە بواری پێداویستە میکانیکیەکان لە ڕووی پێداویستە خزمەتگوزاریەکان ئێمە تیمی نووسنگی ڕێزا جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمان لەسەر هێڵە و دەستپێکێکی باشێک کە لە ئایندەدا نەخۆشخانەی ڕزگاری دەبێتە یەکێک لە نەخۆشخانە نمونەیەکان لە هەرێمی کوردستاندا دواتر دەچینە شاری سلێمانی و شاری دهۆک و ئەم شوێنانی تر ئەمە احتیمامە بە کەرتی گشتی ئەمە بابەتێک تر من دەمێ ئەوە تۆ بڵێم کە زۆر خزمەتگوزاری هەیە لە کەرتی گشتیدا هەیە لە کەرتی تایبەت نییە تا ئێستاش تەندروستی گشتی ئەوەی کە سەحای مەدینە و
سەحەی وقائی پێ دەڵێن ئەمانە تەنها کەرتی گشتی دێکە بەرنامەکانی چاودێری تەنووسی سەرەتایی لە مکە تەنووسەکان خۆ لە کەرتی تایبەت نییە چاودێریکردنی ئافرەتی دووجیان و تەڵقیحات و بەدخۆراچی و ئەمانە بەرنامەی حکوومەتن بەتەنها بەرنامەکانی فریاگزاری خێرا یان بڵێن 122 بەرنامەی هەندێک خزمەتگوزاری وەکو سوڵتان و تەنها لە حکوومەتەیە شوشتنی گورچیلە زیاتر لە 95 شتنی گورچیلە لە سنتەرەکانی شتنی گورچیلەیە شێر پەنجە بە تەواوەتی زۆربەی دڵ زۆربەی لە سنتەرەکانی دڵ دەگرێت تاکوتریک دەبینین نەخۆشیێکی نەشتەرگەری دڵ لە ئەهلی بکرێت بۆیە من پێم سەیرە هاوڵاتیان زۆر جار باز لە بەرەو پێشتونی کردێت ئێمە خۆ پێمان ناخۆش نییە دیسان دەڵێن دەبێ هاوتەری بێ و ئێمە هانی کەرتی تایبەت دەدەین بەڵام دەبێت لە ژێر کۆنتترۆلی حکوومەتدا بێ لە ژێر چاودێری حکوومەتدا بێ نابێت کەرتێک بێ بۆ بازرگانی بێ من دەمەوێت پێ بڵێم کە هاوڵاتی ڕەنگە لە کەرتی تایبەت شتێک ببینێت کە ئەمە بە باشتر بزانێت لە ڕووی فەندەقی ئەوەلەن ژوورێکی تایبەتی سویتێکە و توالێتی خۆی و تەلەڤزیۆن و دانیشتن و ئۆتێلەوانیەکەی یعنی لە ڕووی فەندەقیەکەی دوو هاوڵاتی لە کەرتی تایبەت بە کەیفی خۆی مواجهاتەکە ڕەنگە چەند کەسێک بێکەوە بچێتە لای نەخۆش ڕەنگە لە حکومی ئێمە بە جەدوەلە و ڕێگە نەدەین ئەو ژمارە زۆر هاوڵاتی بۆی نەخۆشخانەکە باری قورسە و شاری زۆر لەسەرە. بەڵێ دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەت هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێستە.